ئەشتاگان شەرە شتێ بوو لە چەمە کریا زیاتر دەیم کەم بۆ سە بەراو ماپۆر نەوی خەڵک نایەکرەوە کیسە بەس هاوینان ئەکریا لە مانگ پێنجەکریا هەتا مانگ نۆدەمە بەس لە دەیمە کشتی وە ماتۆڕەوە سۆندەیە و ئاسانکاریە وە ئەنا فەلاحی ناتوانێ ڕۆ بێمە وەدە فەلاحەوەی ناکرد لە تۆمکردنەوەی لە مانگ دووە دەستی پێگا لە دووەتر دەستی پێگاینژێ لایلۆن جووتێکن و لایلۆندا فەرشەکەن تر ئیمساڵ تۆزێ تاقر بوو لە وەنەی باران و سەرماوە لە مانگ پێنج دەرەچێ پێنج وە دواوەتر زیاد ئیمساڵ تاقیر بوو لەبەر سەرماوین چووە ناو مانگ شەش منطقەی دوو شتێکەی باشە زۆرە سەریش ئەم باشە بەس مشکیلەمان حەلوەت ڕێگیریەکا بۆ کەرکوو بڕابۆین بڕادیۆنە دووسیانەمانیان کرد ئەڵێ بۆ کەرکوومەی بەندێن حەلوەش 20,000مان ێسن دە لە ئێمە 11 لە فەدا 21 کەسیان دووسیانانگرە بۆ کەرکوو بۆ شتێکە خۆ فڕە نادێن ئەڵێ فڕێ دەنوێنی تر بە هین مەزارماندن تنازانگە وابێ فەلا زەرێ زۆر زۆرەکە ئەگە نێلی بڕا بۆ سلێمانی و هەولێر و کەرکوو دووس قورماتی و ناتوان لە حەقی نایە شتێکە زۆرە زەویەکەی ئۆک جارانی عادل بێ هەمووی سۆندەیە بەرەشەم سۆندە ئاوێدا باشە لەموو شوێنە تێبەس میومێک کیمایی و زبڵە جقنەی مریشکەیە ئەوەی تێ بکەی دەرەجە یەک دەرەچێ وەقەوە شتێکەی دەرە بەس یەکاوەزنە کێڵاوە دوایی زبڵەکەی پیوەکەی هەم ئەی کێڵی ئینجا سۆندە و لایلۆنەکە فەرشەکەی تۆمەکەی لێ دەیبژێت حتا بەرەکەی لێکەی تۆ بەرداوامسە هەر هەموو ڕۆژ ئاوە درێت هەر ڕۆژی پارچەیەکی ڕۆژی نەڕۆژ ئاو نەگەی پیا وشکۆی نەدیسە جملێ بڕ وشکۆ بێ وەکو نەکانی بیرە وشکۆی سۆندەکە زیاتر بۆ کەرکۆی بین و دووزیش ئەوە ئەلوە سێ ڕۆژە مەجارمان نادا ئەڵێ مەی بن ترەگە وابێ فەلاح زەرەرەکان نەیبا چونکە لە دووزە دوێنە پیکابێگەیان 8,000 100,000 نایەنە بن ئیسە لێرە کیلۆ 200 ناکە ئیسە حالێن 200 ناکە بەم دوێنە کیلۆ 100 نیاری ناکە لەبەرەوە نایەنە شتیارە بەرەو کەرکوو ڕۆیە 100 نیازیاتی ناکە بۆ فەلاح نایکە ئەگە وابێ زەرەرەکە بەزنی لە حوت کیلۆوە خوارە لە 6 خوارە بازاری باش نییە تر تا 15 بێ زیاتر تالی بێت خاصە منطقەی کوردستان وەڵای دەرمانی لێ درێت تەمانەوەی بڵێ دەرمانی لێ نادا لێ درێ سوورگە دەرمانەکە بۆ ڕەنگی جوانترکە سوور ئەگەر جقدەکەی باش لێ دەی کیمایی لێ بکەی هەڵەکە شتێکی باشتر هەڵەکەوێت وەڵای فرۆشەکان خۆیان نەزان شانەکەی چۆنە ئەوە ئەیدا دەخەڵک بڵێ بە شەرچەقۆ ئازانێ شتێکەی چۆنە هەر ئاوادای لەو شتیە زانێ ئەو شتیە ئاوای کرد ئەزانێت بۆ منە ئەمیش باش ئەمە خراوە نەدیە دەنگ ئەوە جێ ئەمە دەنگی جێ ئێستا بۆەوە زانێت خراوە تو نازانی لێی دەی ئەوەی لە بازار نازانێت بە ڕەنگی ئەزانی ئەوەی هیچی لێ بکایسا ئەم شتیە گەرە دەرەجەیەک دەرچێ ڕەنگی بە گوێرە ڕەنگی و سەوتی